زانستا هیچ نگەڕێزەکانێک لە زانستا ئاشنا بکەین بە ئێوە بەڕێز و لەڕێی ئێوەشەوە خەڵکی پێ ئاشنا بکەین بەم زانستە و سەرەتا وەکو گفتەیەکی مێژووی باسی هونەری ڕووساناسی بکەین لە سەردەمی شاڕانەکانە لە سەردەمی چینیەکان ئەم زانستە هەبووە لە سەردەکانی ناوەڕاست بە ڕۆژئاوا لەگەڵ پەیوەندێک بە ناوی لاڤاتیر کتێبی نووسیوە لەسەر ڕووساناسی و زانە ئیسلامیەکان ئەم زانستیان ناونراوە علمی فێراسا و بەڵێ بەشێکی لە زانستی پزیشکی ئەژمارکراوە هەروەها هێرمەندانی سیاسی و ئەوانەی کە سیاسەتوانن بە نمونە عەبدوڵڵا شەمسەدین ئەنساری کتێبی لەسەر ڕووساناسی نووسیوە کە چۆن ڕووساناسی بەشێ لە جانبی سیاسیەوە هەروەها زانای نەخێرەکیمان هەیە ئەرستۆ بنەماوە مەبادئ ئەساسیەکانی ئەم زانستەی لە چوارچێوەی دێتا کۆ کردەوە و لە سەردەمی ژیانی خۆیدا بڵاوی کردەوە مەڕی خەڵکەکەی هەروەها لە سەردەکانی ئەم ئەرستۆ لە سەدەی چوارەمی پێش داهیندا بووە زانستەکەی هێندە کۆن زانە شاهرست لە ساڵی 1968 مەقالەیەکی نووسی لەسەر ڕووساناسی بە ناوی کوێکاری دابڕینەکان دواترەوە مەقالەی بوو بە کتێبێک ئەمە گفتەیەکی مێژووی لەم زانستە و پێرازگای ئەم زانستە چییە؟ هەر ئەم زانستە پێمان ئەڵێ نهێنیە شارە و بەرنامەکانی دەروونی مرۆڤەکان لە نەخشی دەوڵچاویان لە نەخشی ڕووساریاندا نەخشێنرا و دیارە چۆن لەسەر لەلایەن کە هەموومان لە سیفاتە گرەیەکاندا هاوبەشی بەڵام لە نسبەتی هەر سیفەتێکی و سیفەتانە جیاوازیمان هەیە و بەم جیاوازیانش کەسایەتی ئێمە جاگرێتەوە لە کەسایەتیەکی تر بەوەی کە من کەسایەتی بارزی فلان کەس ئاوایە و فلان کەس ئاوایە بەم شێوەیە بەڵام جیاوازەکەی لێرەدا چییە؟ چۆن بتوانین سیفاتە بارز و باشنێجادەکانی خۆمان کەسانی چواردەوەمان لە ماوەیەکی کەمان ئاڵەیە لە ڕووساناسیەوە بزانین و ئاشنا بین پێی تاکو بتوانین مامەڵەیەکی تەندروستانەتر و سەرکەوتوانەتر مامەڵە بکەین لەگەڵ دەروبەرماندا تاکو بتوانین چۆن بتوانین لەو سیفەتە باش و سیفاتە ئیجابیەکانی خۆمان کەسانی چواردەوە چۆن سود وەربگرین لە بەلایانی باشەوە سودی لێ وەربگرین و چۆن بتوانین سیفاتە سەلبیەکانیش کرد بکرین و وا بکەین کە کەمترین زەرەری بۆ خۆمان و بۆ کۆمەڵگاکەمان هەبێت ئەمە یەکێکە لە سوودەکانی ڕووساناسی هەروەها جیاوازی ئەسڵی سیفاتی کەسایەتی ئەو کەسە لەگەڵ ئەوەی کە پەروەردە چ تەسیرێکی هەبووە لە شاردنەوەی سیفاتە باشەکانی ئەو کەسە یاخود لە بەرجەستەنبوونی سیفاتە باشەکانی ئەو کەسە چۆن بتوانین کە پەروەردەی ئەوەی کە پێ پەروەردەی سەقەل یاخود پەروەردەی نادروست چۆن پەروەردەیە وا بکەین کە کەمترین تەسیری لەسەر سیفاتە باشەکانمان هەبێت ئێمە ساڵانێکی زۆر لە تەمەنمان مەڕێەکەین هەندێک لە توانای خۆشمان نادۆزینەوە کە ئێمە لەو بوارەدا زۆر دەتوانن بەڵام هەستمان خۆمان نەکردووە لەباتیبێ کەسانی چواردەوەمان پێمان بڵێن کە هیچ زەمانێکی نوێنکێک نییە